کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕای دەگەێنێت هەرێمی کوردستان بە دۆخێکی ناسەقامگیردا تێدەپەڕێت و ئەو هێزانەی حکومڕانی وڵاتن کەمتەرخە من لە ئاست باشکردنی ڕەوشی خراپی هەرێم. ئەمیری کۆمەڵ ئاماژە بۆ دەکات بەر لەوەی باز لە هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان بکرێت دەبێت ڕەوشی هەولێر و سلێمانی و ناوچەکانی دیکەی هەرێم چارەسەر بکەین و دامەزراوەکان چاک بکەینەوە ئەنجا هەوڵ بۆ گێڕانەوەی ناوچە کێشە لە سەرەکان بدەین. ئەو کادەمیری کۆمەڵ باس لەوە دەکات ئەو دۆخەی کە حیزبەکان تێکیان داوە پێویستە چاک بکرێتەوە و خەڵک لەو نەهامەتی و نالەباریە سیاسیە ڕزگار بکرێت بۆ ئەوەی لە داهاتوودا بە پاڵپشتی خەڵک و جەماوەر کار بۆ گێڕانەوەی مافی کورد لە ناوچە کێشە لە سەرەکان بکرێت. ئاموتانی ئەمیری کۆمەڵ لە میانی سەردانێکی ناوبراو داهات بۆ هەردوو مەڵبەندی دوی یەکگرتووی ئیسلامی و مەڵبەندی سێی بزوتنەوەی ئیسلامی لە شاری هەولێر. لایەنە سیاسیەکان دەتوانن زۆر بەلەباری دەست بەرن بۆ کێشانە و لە قاو و قەپێرکی بسووکی حیزبایەتی و بەرژەوەندی تەسک بینە دەر بینە فەزای فراوانی نیشتیمان پەروەری و خەڵک دیتن بە گشتی ئەگەر ئەوەی ئێستا بۆمان دەکرێت نەیکەین بە تاکید پەشیمانی دەکێشین و لە ڕابردووشدا دەمانتوانی ئێمە و کاتێکی زۆرمان لە قیزدا دەمانتوانی کاری زۆر باشکەین ئێستا بیر لە شتی دیکە بکەینەوە. ئەم هەرێمەی ئێمە زۆر دەواازەی کراوەی هەیە بەسەر زۆر ئەگەردا و ناوچەکە بەگشتی و عراق بەگشتی لەبەرەوە هەتا زووتر دەستی لێ بژۆڵێنی هەڵبەتە کەوا دەڵێم مەبەستم پێ بڕیار بەدەستانە. ئێمە ئەوانەی کە بڕیار بەدەست نین بەرامبەر بە ڕابردووی ئەم هەرێمە بەرپرسیارین کە بەو شێوە سەقەتە بەڕێوە بردراوە خەڵک بێزار کراوە و نە بەرامبەر بەوەش کە ئێستا ئەو بارگرژیە چارەسەر بکرێ ئێمە پێشنیار دەکەین و ئێمە ئامادەی دەردەبڕین و ئێمە دڵسۆزی خۆمان دەنوێنین بەڵام دەبێت ئەوانەی بڕیار بەدەستن ئەوانەی دەتوانن شتێک دەن و چاچیکەن ئەوانە دەبێت ئێرادی خۆیان خەنەکار ئەو کاتێ ئێمەش بە تاکید ئێمە دەبینن کە باشترین هاوکار و براو دڵسۆز دەبین. کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی کەش بگێڕینەوە سەر هەرێمی کوردستان تەباینی خۆمانە بەڵام بەداخەوە ئێمە جارێ لە کەرکووک گەڕێ ئێستا ئێمە هەولێر و دهۆک و سلێمانی خەڵکی ئەو شوێنانەشمان نەتوانین لە خۆ ڕازیکەین دڵیان ئاسوودەکەین چجای قسەمان بێ بڵین با کەرکووک و شوێنەکانی کەس بژێڕنەوە کە حەقی خۆمانە بەڵام کاتێک ئەومان بۆ دەکرێت کە ئەوەی کە ئێستا لە بەردەستی خۆمانە باشی ئیدارە بکەین.